خۆی مەسلەی کورد لەم نێوەیە لە دوای هەتا بە دوای ڕوخانی بەشار ئەسەد و هاتینە جۆلانیە مەسلەی کورد بووە بە قەزەیە کە هەموو لایەگە ئەیەوێ بلای خۆیان ڕای بکێشێ بۆ ئەی کە بیکات خاڵێک بۆ فشار بۆ سەر نارەکەی بەرامبەرەکەی. ئەمە لە کوردستانی سووریا توانی بیبینی، لە کوردستانی تورکیا سە دەنگی خۆ لە ڕێکەوتن و ئەو ئاشتی هەڵان بۆ نابەوە نییە بەو جۆرەی کرد لە سەرەتاوەینیان نەکرد لە سووریایەوە تا وردەوردە تەنانەت فتوای هەڵوەشانەوەی بێپەژا کرێت تەنانەت ئەوانەی کات ئایا ئەوەی پشکەی ئەمان بۆ خۆیانیان دانا بوو لە حکوومەتی سووریا بەڕێوەچیان نا. بە هەر حاڵ بەڵام مەسەلەیەک لەم بینەیە کە تەپوتۆزی بەڕێی من تەپوتۆزی لەسەر بوو لە ئێرانە مەسەلەی هێزە ناسیۆنالیستە کوردەکان بوون کە چیان پێ ئەبڕێ کە ئەوانی لە چەند هێزبێک هاتبوون سێریکە 6 لایەنیان لەولاوە هاوپەیمانی هێزە کوردستانەکانی ئێرانیان دروست کرد بوو کە ئەوانە بە ئاشکرا هاواریان کە ئەی هاوار ئەمریکا و ئیسرائیل بمانکەن بە لولەی تۆپەکانتان و بەنێنەوە بۆ ئێران ڕێک بەو مانایە کە ئەمە لە تاریخی یەکێتی و پارتیشا و ئاشکرایە بە تایبەتی لە کاتی داگیرکردنی کۆمەڵگەی عێراق لە 2003 بینیمانەوانە چۆن بوون بە بەشێ لە استراتیژی ئەمریکی و خەڵا و فیکە لێدان بۆەوەی کە ئەمانەوە هیچ کە لە سەردەمینەوە توێکە حاجی بوشیان گرتبەوە ئێستاش باوشیان بۆ کاکە ترامپ گرتوتەوە. ئەو هێزە ناسیۆنالیستانە فێرن لە هەر جێگایەکە چۆنەڵێ لە هەر شوێنێکە بای هەبێ ئەوان لێ شەنی خۆیان بکەن چونکە ئەوان بە شوێن حیسەی دەسەڵاتەوە دەسەڵاتیشیان بۆ دەستگرتن بەسەر توانایی و سەرۆت و سامانی کۆمەلگای بووی لێ ناخۆیانە وەکو نوێنەرایەتی بەشێ لە چینی باڵادەست بەشی بکەن. بۆیە ئەم مەسەلەیە ئەوان چاوەڕوانی ئەوە بوون کە وەکوتم خۆیان بلولێ تۆپەکانی یا موشەکەکانی ئەمریکا و ئیسرائیلەوە گرێدا بووە بەڕاستی حەزیانە کرد وە کەسیش نازانێت لە بنەوە ئەمانە شتی مخابراتین دەنگوی ناو خەڵک هەیە کە ئەحزاب هەن شخصیاتیانی ناسیۆنالیستی من ناڵێم ئەحزاب وانێ حتا کەسانی بەڕاستی وەکو چەقوچێشی ناسیۆنالیستی کەسانی وەکو عەبدوڵای موحتەدی و ئەوانە دەنگ باسی ئەوە بوو لە نێو ئەوانە ئەو هێزانە ئەوان سازمانی خەباتۆمانە پارۆپولی باشیشان وەربێ بۆ چیانە تەڵان بۆیان کە بڕۆنەوە لەناوە بەلبەلێ بۆ ئەوەی کە حیسەیەکیان بێت. بە هەر حاڵ ئەمە کاری چەکرد کە ئەگەر بەو جۆرە سەر بگرێ پێگەیەکی تر بۆ ناسیۆنالیزمی کورد بکرێتەوە یعنی بەم معنایە جەبهەیەک ئەکرایەوە کە جوولانی بەم جۆرە پێی خۆش نابوو یا حتا تورکیا ئەردۆغان پێی خۆش نابوو بەڵام بە معنای ئەوە نییە ئۆتۆماتیکی بکاتەوەی کە ئەمە بۆ ئەوە بوو کە هەرێمی کوردستان لەناوە بێت.